بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 34 ڕاهێنانی ئاراستەکراو شیتەڵی خۆبەش بۆ هەر ژمارەیەک بنووسە. ژمارە 16 لێرە 16 ئەوەی ڕاستیبی زۆر لە پرسیارەکەی شیکار کرایە تۆزە چیمایە. یەکەم شت یەکەم هەنگاو کۆڵکەکانی 16 4 جاران 4 بەڵام چونکە 4 ژمارەی خۆبەش نییە دەبی 4ش بکەمە دوو کۆڵکەی دیکە. کامە دوو کۆڵکە لە جیاتی هێمای پرسیار چ بنووسم؟ ژمارە 2 چونکە 4 یەکسانە بە 2 جاران 2 لێرەش 2 جاران 2. ئێستا ئەو دوانەی بەدەستم هات هەموویان ژمارەی خۆبەشن واتە تەواو شیتەڵی خۆبەش لە شێوەی درەختی واتە وەکو درەخت ئەوها ڕەگی هەیە درەختیش ڕەگەکان هەتا دێ بچووکتر و بچووکتر دەبنەوە. شیتەڵی خۆبەشیش شیتەڵی درەختی یان درەختی شیتەڵ ئەو هایە. هەتا بەبیرە خۆم بینمەوە کامە ژمارە خۆبەشن. لێرە هەندێک لەو ژمارە خۆبەشانم نووسیە. گرنگترینیان ژمارە 2 هەتا 19 زۆر گرنگە بزانم. 2 3 و 5 و 7 و 11 و 13 و 17 و 19 هەمویان بێگومان ئەوانە هەمویان خۆبەشن بەڵام ڕەنگە زۆر ئاسان نەبی هەمویان لەبەر کەم بەڵام هەر هیچ نەبی ئەو ڕیزە نیوەی لەبەر کەم. بێگومان ژمارەی خۆبەش بە ملیۆنان ژمارەی خۆبەش هەیە بەڵام پێویست ناکە هەمویان لەبەر کەم. لێرە ئەو ژمارانە دەتوانی هەموو جارێ بگەڕێەوە سەر ئەو لاپەڕەیە. ئەو ژماران خۆبەشانە کە لە 100 بچووکترن هەمویان لێرە نووسراینە کەواتە دووش لە ژمارە خۆبەشەکانە. لێرە پرسیاری 2 54 یەکەم جار 54 کۆڵکەکانی 6 و 9 چونکە 6 جاران 9 دەکا 54. ئەگەر نەزانم دەچم تەماشای خشتەی لێکدان دەکەم لەوێ کۆڵکەکانی 54 دەبینمەوە. تەماشای خشتەی لێکدان دەکەم 54 کۆڵکەکانی دەکاتە 9 جاران 6 9 جاران 6. بێگومان کۆڵکەی دیکەش هەیە بەڵام لێرە 9 جاران 6 نووسرایە. پاشان 6ش چونکە هەردووچیان 6 و 9 دوو ژمارەی دابەشن هێشتا دەتوانم بیان کەمە کۆڵکە. 6ش دەکاتە بۆ وێنە 2 جاران 3 یان 3 جاران 2 بەڵام هیچ کات نابی بنووسم 6 جاران 1 چونکە هەر شەشەکە مایەوە نەم کردە خۆبەش دەبی ببیتە خۆبەش. خۆبەش وەکو باسم کرد 2 3 و 5 و 7 و 11 و 13 و ئەو ژمارانە کەواتە 3 بە 2 9ش دەکاتە 3 جاران 3. ئێستا کۆڵکەکان تەواو. پرسیاری 3 81 کۆڵکەکانی 9 جاران لێرە دەبی بنووسم 9 ئەو جە 9ش کۆڵکەکانی 3 جاران 3 لێرەش 3 جاران 3. پرسیاری 4 ژمارە 105 دەکاتە 5 جاران چ هەتا بزانم ئەو کۆڵکە چەندە چ دەکەم 105 دا بەشی 5 دەکەم
105 دابش 5 دا دابش 5 2 5 دابش 5 1 واتە لێرە دەنووسم 21. ئەو جا ئەو 5 ئەوەی ڕاستیبی نەدەبووە دیسان لێرە نووسراباوە، بەڵام لەو کتێبەی ئەوها دیسان دەنووسنەوە 5 هەتا هەموو کۆڵکەکان لە یەک ڕیز بن، کۆڵکە خۆبەشەکان، بەڵام پێویست ناکە ئەو هەنگاوە لە زیادەیە. 21 دەکاتە 3 جاران 7 کەواتە کۆڵکەکانی 105 دەکاتە 5 جاران 3 جاران 7 چونکە ئەگەر 5 جارانی 3 بکەم جارانی 7 بکەم دیسان دەکاتەوە 105. پرسیاری 5 18 ئەمن دەبی شیتەڵی خۆبەش لۆ 18 بە خۆم دروستکەم. کو ئەوها شیتەڵی درەختی 18 دەکەمە 2 کۆڵکە 3 جاران 6 ئەو جە لێرە بنووسم جاران یان نەنووسم کێشە نیە. 3 هەر بەخۆی تەواو ئیدی ژمارەی خۆبەشە، 6 تەواو نەبووە ئەویش دەکەمە 2 کۆڵکە 2 جاران 3 ئێستا تەواو. 18 دەکاتە چ؟ دەکاتە 3 جاران 2 جاران 3 3 جاران 2 جاران 3 ڕەنگە یەکەشکە 18کەی ئەوها بنووسی بەڵام نەنووسی دەکاتە 3 جاران 6 بنووسی یەکسانە بە 2 جاران 9 ئەوەش هەر ڕاستە. ئەو جەنۆیە کە پاشان دەکاتە 3 جاران 3 ئەو جە کۆڵکەکان کردیە 2 جاران 3 جاران 3 واتە هەمان وەڵامە، چونکە تەنیا یەک شیکاری خۆبەش هەیە بۆ هەر ژمارەیەک، یەک شیتەڵی خۆبەش هەیە. بەڵام هەندێک جار 2 زووتر دەنووسرێ، هەندێک جار 3 زووتر دەنووسرێ، ئەوە کێشە نییە. پرسیارەکەی پاشی ئەو پرسیارەی ژمارە 26 دەکەمە 2 کۆڵکە یەکسەر 2 و 13 هەردووچیان خۆبەشن. پرسیارەکەی پاشیەوی 63 دەکەمە 2 کۆڵکە بۆ وێنە 3 کۆڵکەکەی دیکە چەندە 6 دابەش 3 2 3 دابەش 3 1 21 ئەو 3 تەواو کۆڵکە چی خۆبەشە، بەڵام 21 دابەشە دیسان دەیکەمە 2 کۆڵکە 3 جاران 7 ئێستا تەواو کۆڵکەکانی 63 کردیە 3 جاران 3 جاران 7. پرسیارەکەی پاشەوی 100 دەکاتە چ؟ بێگومان خوێندکاری ژیر ئەمن هەموو ئەو پرسیارانە شیکار ناکەم، گەلک زۆرن، ئاسانەکان دەهێڵمەوە بۆ وێنە 45 شیکاری ئاسانە دەکاتە 5 جاران 9 9 دەکاتە 3 جاران 3 8 هەر ئاسانە دەکاتە 2 کۆڵکە ئەوانیش چنە 10 و 8 هەشتیش دیسان دەکاتە 2 کۆڵکە 2 و 4 10 دیسان دەکاتە 2 کۆڵکە 5 و 2 4 دیسان دەکاتە 2 کۆڵکە 2 و 2 واتە کۆڵکەکانی 8 چنە هەموو ژمارە خۆبەشەکان دەبی بنووسم 2 جاران 2 جاران 2 جاران 2 جاران 5 نابی ئەو چارەی بنووسم چونکە 4 خۆبەش نییە، 4 دەکرێتە 2 کۆڵکەی دیکە بێجگە لە ژمارەکە خۆی. 8 ناتوانم بنووسم چونکە خۆبەش نییە، دابەشە، بەڵام تەنیا دەتوانم ژمارە خۆبەشەکان بنووسم 2 3 و 5 و 7 و 11 و 13 و 19 و ئەو شتانە. کەواتە هەموو
ڕاهێنانەکان شی کار ناکەم چونکە زۆرن، بەڵام ڕاهێنانی 11 پرسیاری 11 ئەوەشی کار دەکەم. 100 دەکاتە چ دەکاتە دوو کۆڵکە دا وە دا، ئەوجە دەش دەکاتە دوو کۆڵکە دوو پێنج، دیسان دوو پێنج کاتە کۆڵکەکانی 100 کۆڵکە خۆبەشەکان چنە؟ دوو جاران دوو جاران پێنج جاران پێنج. ئەگەر بە شێوەی هێز بنووسم دەنووسم دوو توان دوو جاران پێنج توان دوو، واتە دوو دووم هەیە لەگەر دوو پێنجی. بەڵام دە هیچ کات کۆڵکەی خۆبەش نییە، نابی بنووسرێ لێرە. پرسیارەکەی پاشی 100 چییە؟ 68 دەکەمە دوو کۆڵکە یەکەچیان با دووبی لێرە، 6 دابەش دوو 3 8 دابەش دوو 4 ئەو 34ش دەکەمە دوو کۆڵکە یەکەچیان با دووبی لێرە، 3 دابەش دوو 1 14 دابەش دوو 7 تەواو. هەمویان ئێستا خۆبەشن، دوو جاران دوو جاران 17 کۆڵکەکانی 68 17 خۆبەشە. ناتوانم دابەشی کەم بەسەر هیچ شتێک بێجگە لە 1 و بێجگە لە 17. ئەو جارەی 75ش شی کار دەکەم، کۆڵکە چی هەیە؟ 5 کوزانیم چونکە خانە یەکانی 75 دەکاتە 5 هەمیشە کۆڵکەی 5 هەیە. 7 دابەش 5 1 دوو دەمینێتەوە 25 دابەش 5 5. ئێستا ئەو 5 تەواو خۆبەشە، بەڵام 15 دەکرێتە 5 وە 3 ئێستا تەواو. پرسیاری ژمارەی 135 دەکەمە دوو کۆڵکە یەکەچیان 5 ئەویدی 27 5 تەواو خۆبەشە، 27 خۆبەش نییە دەبیتە 3 جاران 9 3 تەواو خۆبەشە، 9 خۆبەش نییە دەبیتە 3 جاران 3. ئێستا کۆڵکەکان چنە؟ 5 و 3 و 3 و 3. ئەگەر وەکو هێز بینووسم 3 توان 3 جاران 5. ئەوجە ژمارە 154 دەکەمە دوو و 15 دابەش دوو 7 و 14 دابەش دوو 7 دوو تەواو بوو خۆبەشە، بەڵام 7 دابەش 7 دەبیتە 11. ئێستا هەموو کۆڵکەکان خۆبەشن، کۆڵکەکانی 154 دوو جاران 7 جاران 11. پرسیاری نازام 625 کامە پرسیارە، بەڵام کێشە نییە. 625 ئەو پرسیارەیە 27. 625 دابەش 5 کردیە 125 ئەوجە 125 دابەش 5 12 دابەش 5 2 25 دابەش 5 5 ئەو 5 تەواو ئەو 25ش دەکا 5 جاران 5 واتە شیتەڵی خۆبەشی ژمارە 625 کردیە 5 توان 4 چونکە 4 پێنجم هەیە. ئەو جارەی 728 شیتەڵی خۆبەش دابەشی دووم کردیە چەند؟ 7 دابەش دوو دەکاتە 3 دەمینێتەوە 1 12 دابەش دوو دەکات 6 8 دابەش دوو دەکاتە 4. ئەو جارەی ئەو دووە تەواو بوو 364 دابەش دوو
چونکە جێم نییە با دابەش چاری بکەم باشترە. کۆڵکەچیان چاربی 36 دابەش چارنۆ چاریش دابەش چاریەک ئەو جارێ ئەو چارەش دەبیتە 2 جاران 2 92یەکیش دەبیتە دابەشی چەندی دەکرێت 92یەک دابەشی هەفتی بزانم دەکرێ 9 دابەش هەفت دەکاتە 1 21 دابەش هەفت دەکاتە 3 کەواتە شیتەڵی خۆبەشی ژمارە 728 کردێ 2 جاران 2 جاران 2 جاران 7 جاران 13. ئەگەر وەکو هێز بنووسم دەنووسم 2 توان 3 جاران 7 جاران 13. پرسیارەکەی پاشیوی 189 دابەشی نۆم کردیا بوویتە 21 ئەو جەدیسان نۆ دوو کۆڵکەی هەیە یەکەچیان 3 ئەوی دیش 3 21یش دوو کۆڵکەی هەیە یەکەچیان 3 ئەوی دی 7 ئێستا تەواو بوو 3 3 3 7 کۆڵکە خۆبەشەکانی ژمارە 189 ئەگەر وەکو توان و هێز بینووسم دەنووسم 189 یەکسانە بە 3 توان 3 جاران 7. ئەگەر بمەوێ ساخکەمەوە بە بژمێر دەچمە لای بژمێر دەنووسم 3 توان 3 3 توان 3 جاران 7 دەکاتە 189 کەواتە ڕاستە. 396 با دابەشی چاریکەم کۆڵکەچی ڕەنگە چاربی 4 39 دابەش 4 دەکانەوە چونکە 4 جاران 9 دەکا 36 دیسان دابەش 4 دەکانەوە ئەو چارەی ئێرە دەکرێتە 2 جاران 2 ئەو 99ش دەکرێتە دابەشی نوێی بکەم دەبیتە 11 ئیدی ئەو دووە و ئەو دووە و ئەو 11 خۆبەشن بەڵام 9 دەکرێتە 3 جاران 3 ئێستا هەمویان بوونە خۆبەش 2 2 3 3 11ش کەواتە 2 توان 2 جاران 3 توان 2 جاران 11. ئەوەش تەواو بوو بێمە لای 1225. ئەگەر دابەشی پێنجی بکەم 12 دابەش 5 دەکات 2 22 دابەش 5 دەکات 4 25 دابەش 5 دەکات 5 ئەو 5 تەواو خۆبەشە بەڵام 245 دیسان دابەشی 5 دەکرێت چونکە خانەیەکانی 5 24 دابەش 5 دەکات 4 45 دابەش 5 دەکات 9 ئەو 5 تەواو بوو بەڵام 49 دەکرێتە 7 جاران 7 ئێستا هەمویان تەواو بوون کردێت چ شیتەڵی خۆبەش 5 توان 2 جاران 7 توان 2 ئەو ژمارەیە 1152 ئەگەر دابەشی بزام دابەشی چ دەکرێ دابەشی 2 دەکرێ بێگومان 11 دابەش 2 5 15 دابەش 2 7 12 دابەش 2 6 ئەو جا دابەشی چ بکەم دیسان 2
ئەو دووە تەواو شیتەڵە خۆبەشە، ئەو دووەش تەواو. 5 دابەش 2 2 17 دابەش 2 8 16 دابەش 2 8 دیسان دابەش 2 بە دابەشی چاری بکەم چونکە جێم نییە. 28 دابەش 4 7 هەشتیش دابەش 4 2 ئەو چارەش دەبیتە 2 و 2 هەفتا و دووە کە دەکاتە چ دەکاتە ئەگەر دابەشی دووی کەم 7 دابەش 2 3 36 کاتە ئەو دووەش تەواو ئەو دووەش تەواو چونکە خۆبەشن ئەو دووەش تەواو 36ش بکەمە 6 جاران 6 ئەو جا شەشەکانیش بکەمە 3 جاران 3 3 وە 3 جێم نییە ببورن، بەڵام ئێستا ئەگەر بنووسمەوە کردێ چەند دووم هەیە 1 2 3 4 5 2 توان 5 جاران 3 توان 4 چونکە 4 سێم هەیە. ئەو ژمارە شیتەڵی خۆبەشی ئەو ها دەرچوو. 6 ناکات تا 3 جاران 3 زۆر زۆر ببور دەکا 3 جاران 2 کو نووسیتم 3 جاران 3 نازانم، هیچ نازانم. 2 ئێرەش چونکە جێم نەما بوو ئەوها لێم تێکچوو. 2 جاران 3 جاران 2 6 دەکا 3 جاران 2 با لێرە بینووسم شەشەکان یان هەموو 36ەکە تا دیاربی 36ی دەنووسم لێرە دەکاتە 6 جاران 6 6ش دەکاتە 3 جاران 2 3 جاران 2 ئێستا دەژمێرم دووەکان چەندن وە سێیەکانیش چەند دووم هەیە ئێستا 1 2 3 4 5 6 7 واتە 2 توان 7 جاران چەند سێم هەیە 2 3 توان 2 ئەگەر بمەوێ ساخکەمەوە هەرچەندە پێویستیش ناکە چونکە ئەگەر تاقیکردنەوە بی زەحمەتە ساخکردنەوە بە بژمێر ڕەنگە، بەڵام با ساخکەمەوە لێرە 2 توان 7 جاران 3 توان 2 2 توان 7 جاران 3 توان 2 یەکسانە بە 1 1 5 2 1152 ڕاستە. وا بزانم ئیدی زۆربەی زۆری ئەو پرسیارانە شی کارکران هەندێکیشیان ماینە بێگومان شیکار نەکراینە بۆ وێنە 2000 کە هەز دەکەم لەو زەحمەتانە نییە 2000 بەڵام دەتوانین بکەینە 10 جاران 200 دەش دەکرێتە 2 جاران 5 200یش دەکرێتە 10 جاران 20 دیسان دەکرێتە 2 جاران 5 20 دەبیتە 4 جاران 5 4 دەبیتە 2 جاران 2 ئێستا 2 2 2 2 واتە 2 توان 4 جاران 5 5 5 واتە 5 توان 3 ئەوە شیتەڵی خۆبەشی ژمارە 2000. باوەڕ ناکەم زۆر مایە لە ڕاهێنانەکان بێگومان، بەڵام دەیان هێڵمەوە بۆ خوێندکاری ژیر. لێرە باشتر وایە بێمە کۆتای ئەوانەیە و ڕاهێنانانەی کەماینە لەوانەی داهاتوو
شی کاریان بکەم هەتا ئەو کات هەر بژی.